وەرەمەی جێر دەمەوێ ئەو شۆخەمی دڵ کەم کەم لوزەوم بەردەسەرێ نامەوێت جورعەی کەم کەم تەشەنا بۆتەوە ناسۆری دەروونم دیسان زامی کۆنە و بەمەی کۆنی دەبێ مەرهەم کەم مشتوماڵی دەوێ ئاوێنەی ژەنگاوی خەیاڵ مەست و جێژم کە هەتا گاڵە بە جامی جەم کەم ئێستێ بۆ چاری خەمم گۆشەی مەیخانەیە جێن من کە ڕۆژێک دەمەویست میلەتەکەم بێ خەم کەم چۆن نەبەم بۆ مەی و مەیخانە پەنا تێگەیوم لەم وڵاتە هەمووشت زۆرە بەنی ئادەم کەم پیر و زۆرهانم و ئێستاش دڵەکەم هەردەیەوێ سەر و ماڵم بە فیدای خاڵ و خەت و پەرچەم کەم ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی هێژا و خۆشەویست لە ساڵ ڕۆژی کۆچی دوایی مامۆستای مەزن و هێژای کورد مامۆستا هێمن کۆمەڵێک هاوڕێ و نزیک و خۆشەویستی ئەم مامۆستایە واتە مامۆستا هێمن لێرە لە ستودیۆ ئامادەن ئەو گەورەیان بە ئێمە بەخشیوەکە کۆڕی ئەم ساڵی برازێننەوە بە وتەشریدنەکانی خۆیان بە بیرەوەریەکانیان بە باسکردن لەسەر بوارە جیازیەکانی مامۆستا هێمن ئەو بەڕێزانە بریتین لە کاک ئەمیری قازی مامۆستا عومەری عەسری مامۆستا ڕەسوڵی پێشنواز کاک ناسری ڕەزازی هەموو لایەکتان بەخێر بێن بۆ ئەم کۆڕە من سەرەتای قسەکانم لە کاک ئەمیری قازیەوە دەست پێ دەکەم کاک ئەمیر بەخێر بێ جارێکی دیکە کاک ئەمیر تۆ خۆت جەنابەت خەڵکی مەهاباتی و یەکێک لە هاو خەباتانی مامۆستا هێمن بووی لە خەباتی دوور و درێژی تایبەتی کە بۆ خۆی دەڵێ خەباتی چەرخی بیستەمدا و زۆرێک لە بەرز و نزمیەکانی زۆرێک لە شتە نهێنیەکانی ئەو پێدەزانی و پێم خۆشە لە ساڵ ڕۆژی ئەم مەزنەدا سەرەتا چ بیرەوەریەک و چ لایەنێک کە تۆ پێت وایە جێی ئاماژە پێکردنە و تا ئێستا لەسەر هێمن نەوتراوە باسی بکەی بۆ من. باوەڕی من نهێنی لەسەر مامۆستا هێمن ئێستاش زۆر شتی ماوە کە دەبێت بێتە باس و توێژەوە و ئەو کەسانەی بە تایبەتی لە ئەدەب و لە شێعر و لە فەرهەنگ و کولتوری نەتەوەی خۆیان دەیانەوێت لێ بکۆنەوە و شتی لەسەر نووسن و وەدەری بخەن و دیاری بدەن زۆری ماوەکە ئێستاش هەر ئاشکرا نەبووە و هەر جێی باسە و دەبێت بێتە باس و لێکۆڵینەوە بەڵام تا ئەو جێیەی کە تا ئێرە هاتووە بە باوەڕی من مامۆستا هێمن ئەو جوورەی کە دەبێت پێویست و شایستەیە کۆڕ و کۆمەڵی بۆ پێک نەهاتووە زانیاری پێویست لەسەری بڵاو نەبووتەوە هەرچەند ئەدەبی خۆی شێعری خۆی قسەی خۆی نووسراوی خۆی وتەی خۆی ئەو نەواقیسەی ڕەفع کردو و لە بینی بردووە تا ڕادەیەکی زۆر بەڵام دیسانەکانیش جێی خۆیەتی کە لەو نەوعە کۆبوونەوە و کۆبوونەوەی لەوەش وەسیعتر بۆ تەحقیق و لێکۆڵینەوە لەسەر بیری ڕوونی ئەو مامۆستایە لەسەر زمانی شیرنی ئەو مامۆستایە لەسەر ئەدەبیاتی پتە و خەڵکی ئەو مامۆستایە لەسەر ڕابردووی سیاسی ئەو مامۆستایە وڵات خۆشەویستی ئەو مامۆستایە عاشق بە تەبیعەت و سرشتبوونی ئەو مامۆستایە بە وڵاتی خۆی و بە مەنابعی فەرهەنگ و کولتور و بڵێن نەریتی نەتەوەی خۆی زۆر شتی دیکە هەیە کە باسی لێ بکرێ و بکوترێ دیارە مامۆستا هێمن عەقیدەی من بێجگە لە هەمووی ئەوانە بێجگە لەو زمان خۆشی و ڕەوانی و ئەدیبی و شاعیری و ئەوە ئینسانێکی بۆ خۆی خۆش قسە و خۆش گفت و لفت و زار بە پێکەنین بوو زۆری حەز لە گاڵتە و گەپ و قسەی خۆش هەبوو زۆر جاریش دیارە هێندێک شت دەهاتە گۆڕێکە
بۆ مامۆستا هێمنیش جێی خۆشی بوو. مەسەلەن وەختێک لە وەختان ئەمن لە بیرمە عادەتی بوو بە والیۆم دەنووست، حەبی دەبا خواردبا بۆ ئەوەی شەوانە خەوی لێ بکەوێت دەکوت خەوم لێ ناکەوێت، بۆ خۆی دەکوت خەوم لێ ناکەوێت. کە تازە هات بووە باشووری کوردستان و ئاوارە ببوو گەیشت بۆ ئەو بەشەی لەو وڵات ئەوەی دەخوارد. ئێمە لە خزمەت مامۆستا هەژار بووین، ئەویش تەشریفی هەبوو لەوێ. مامۆستا هەژار پێی ناخۆش بوو کە والیۆم دەخوا. ڕۆژێکی چووینە خەستەخانەی شۆرش، حەبێکی والیۆممان برد لەوێ لە خەستەخانە لە حەب گەڕاین، نەوعێک موسەکینیان هەبوو عینی ئەو والیۆمە. بۆمان گۆڕێەوە 15-20 دەنگمان بۆ هێنا، بۆی دەقوتۆکەی خۆی خستەوە و داینا ئەو 15-20 شەوە خواردی مرتب دەنووست. پاشان کوتی لێم بڕاوە والیۆمەکان، وتمان مامۆستا هەژار ئاشکرای کرد، کوتی والیۆم نەبوو، ئەوە موسەکینە بۆمان هێناوی و کوتی وەڵڵاهیەوە بۆیە خەوم لێنە دەکەوت. والیۆمەکانە بۆ بێنەوە. ئینسانێکی خۆشقسە و خۆشگاڵتە و ئینسانێکی زۆر بە تەحەمل و ئینسانێکی زۆر سادە و ساکار و قانع لە نەوعی خۆیدا. بەڕاستی ئینسان لە هەر بارێکەوە لەوانە بۆی بێ دنیایەک بیرەوەری لەسەر ئەو مامۆستا بەڕێزە هەیە. هیوادارم لە داهاتوودا ئەوانە زیاتر بێن. دەستەکانت خۆش بێ کاک مامۆستا عومەر جەنابیشت ئەتانم بڵێم نیو سەدەی ڕابردوویە لە خەبات و لە تێکۆشاندا بووی لە کوردستان. هێمن زۆر شعری هەیە کە باسی کوردایەتی دەکا، باسی ڕاپەڕین دەکا، باسی خەبات و تێکۆشان دەکا. ڕۆژگار هاڕیومی وەک ئەسپۆنی ورد، هێز و توانای لێبڕیوم دەردەکورد. من پێم وایە یەکەی ئێوە یەکێکن لەو دێڕە شعرە کە دەردەکورد هێز و توانای لێبڕیون و پەڕیوەی دووروڵاتانیشن و ئەوە ڕەنگە زۆر زیاتر ئەو کەسانی کە لە دوور وڵاتن لەگەڵ هێمن پەیوەندی بگرن. تۆ لەسەر هێمن و کوردایەتی چیت هەیە بێڵێ؟ لای من دیارە کاگەمیر فەرمووی پێم وایە مامۆستا هێمن کەسایەتی نەتەوەیی و ئەدەبی و هونەری بە دانیشتێکی ئاوا کورت و کەم پێم وانییە بتوانی ئەدای وەزیفە بکەی. مامۆستا هێمن دەبێ کۆنگرە و کۆڕ و کۆمەڵی زۆر گەورەی لەسەر بگیرێ. پێم وایە کەسانی لێهات و زانا دەبێ لێ بکۆڵنەوە لەسەر سەبکی شعری، سەبکی نەسری، شێوەی ئەدەبی. مامۆستا هێمن لەو بارەوە پێم وایە سەبکێکی نوێی دانەوە، مەکتەبێکی نوێی دانەوە کە ئەمڕۆ لە مکوریاندا پێم وایە مەکتەبی مامۆستا هێمن بۆتە مەکتەبی کوردی لە هەموو مکوریاندا. ئەو بەشەی دیڵمەوە بۆ کەسانی کە لێی دەزان و دەتوان و تاقیقی لەسەر بکەن و لە داهاتووشدا لێ بکۆنەوە. بەڵام لەسەر بەشی کوردایەتی من پێم وایە مامۆستا هێمن لە باری نەتەوەییەوە پێم وایە ئەرک و وەزیفەی خۆی بەرامبەر بە نەتەوەکەی پێکەنەوە. بەر لە دامەزرانی کۆمەڵە ژێکاف ئەو هەستی نەتەوایەتی بووە لەگەڵ مامۆستا فەیزی فەوزی کە دەڵە شاگردی ئەو مەکتەب بووم، فێری کوردایەتی بووە، نووسراوەکانی کوردستانی باشووریان خوێندوەتەوە، تەبلیغیان بۆ کردووە لە حەدی موبچیندا. لە کۆمەڵە ژێکافدا کە کۆمەڵە شێگاف پێکاتەوە مامۆستا هێمن ئەندامی 55مە وەک بزانم وە نێوی هێمنیشیە لەوە. لەو ڕۆژەوە هەتا ئەو ڕۆژەی مردووە پێم وایە مامۆستا هێمن لە کوردایەتیدا لە خزمەت بەنەتەوەکەیدا لە هەڵسوڕانیدا لە ڕوونکردنەوەی خەڵکدا هیچ پێم وایە قسوورێکی نەکردووە. بەڵام کوردایەتی لە ڕوانگەی منەوە هەر ئەوە نییە تۆ باسی نەتەوەکەت بکەی، هەوڵ بدەی بۆ ڕزگاریەکەی یا تەبلیغ بۆ خەڵک بکەی. من پێم وایە کوردایەتی جێت و جەمبەی دیشی هەیە. لە ڕوانگەی منەوە کورد ئەو کەسەیە کە دەردومەرجی نەتەوەکەی بەگشتی بزانێ و دەرجی کاو حەول بدا بۆ دۆزینەوەی ڕێگاچاری. من ئەمە پێم وایە لە مامۆستا هێمندا زۆر بەرچاو بەرجەستێ. مامۆستا هێمن ڕاستە کوردە نەتەوە پەرست دەگەڵ خۆشەویستە، بەڵام لە هەمان کاتدا زەحمەت چێش و فەقیر و هەژاری کوردستانی لەبیر نەچۆتەوە. ئەگەر باسی جوتیار دەکا، گەر لە شاری ئارەقوتیندا بەحسی زەحمەت چێشی کوردستان دەکا، دەزانی چەندە بە سۆزەوە لە خەمی زەحمەت چێشان و فەقیر و هەژاری وڵاتەکەیدایە.
چۆن لە بیری ئەوەدایە کە ئاڵوگۆڕێ لە وڵاتدا پێ بێ کوردستانێک ئازاد بێ و کوردستانێک ڕزگار بێ و لە کوردستانێکدا بژین کە لەوێدا زوربەی خەڵکەکە بتوانێت بحەوێتەوە و بحەسێتەوە. مامۆستا هێمن باسی ژنان دەکا کە پێم وا دەتوان بڵم یەکەم شاعیرە لەو سەردەمەدا ئاوا باسی مەسلەی ژنان و ئازادی ژنان و حقوقی ژنان دەکا. مامۆستا هێمن باسی ڕابیتەی کورد و نەتەوەکانی دیکە دەکا کە ئێستا ڕەنگ بێ ئینسانە هەرە متەمەدینەکان ئاوا بیر بکەنەوە. مامۆستا دۆستی گەلانە، بەڵام لە عینی حەڵدا داوای ڕزگاری نەتەوەکەی دەکات، داوای حقوقی نەتەوەکەی دەکات. این پێم وایە ئەم خاڵانە خاڵی بەرجەستەی سیاسەتەکان و بۆچوونەکانی مامۆستا هێمنن. کەم مەسەلەی نەتەوایەتی زۆر بەتوندی گرتووە، زۆر جیددی و گرنگ گرتووە، بەڵام لە نێو کۆمەڵگای کوردستانژە ئاوڕی داوەتەوە لە بێعەداڵەتیەکان، لە نابەرابەریەکان، لە نابەسامانیەکان، لە حقوقی ئەو چین و توێژانەی کە غەدریان لێکراوە و زوڵمیان لێکراوە. بە بڕوای من ئەوە لە سیاسەتی مامۆستا هێمندا بەرچاوە و پێم وایە تا ئەو سەعاتەی مردیش ئەو ڕێبازەی بەرنەدا و پێم وایە جێڕێز و حرمەتە بۆ هەموو نەتەوەی کورد و بە شیعر و بە سرود و بە وتاری و بە هەڵس و کەوتی خۆشی توانی گەورەترین خزمەت بکە بە گەلی کورد لە هەموو کوردستان، بەتایبەت لە کوردستانی ڕۆژهەڵات. لەسەکانت خۆش بێ مامۆستا باسی هەڵس و کەوت و کاریگەری شیعرەکانی هێمنی کرد لە نێو کۆمەڵگای کوردستاندا، هەم بە ئەمەژەی بە شیعری ئارەقوتین کرد. کاک مامۆستا مەلا ڕەسوڵ جەنابەت چۆن باسی لایەنی کۆمەڵایەتی هێمن دەکەی و چۆن شعری هێمن لە بزواندنی خەڵکی ڕەشوڕوتی کوردستاندا پێناسە دەکەی؟ پێشەکی لەبەرەوەی کە من یەکەم جارمە دێمە ڕۆژهەڵات تێوێ یا قسە بکەم، پیرۆزباییتان لێ دەکەم و هیوادارم کە دەنگ و ڕەنگی ڕۆژهەڵاتی و هەمووی ئێمە لە وڵاتی خۆمان و لە کوردستانی ڕۆژهەڵات ببیسین و گوێمان لێبێ. هەروە برادرانی شاڕیان پێکرد قسەکردن لەسەر مامۆستا هێمن بۆ ئینسانێکی وەکو ئێمە ئەو چەند کەسە بە تایبەتی بڵێن ئەو سێ نەفەرەمان کە زۆرتر لەگەڵی سەرکارمان بۆ بەڕاستی زۆر بوار هەیە کە بە ساعەتها و ڕۆژەها و هەتا مانگ و ساڵ قسەی لەسەر بکەین. مامۆستا هێمن ئەگەر ئینسان لە 6 ساڵی ڕابردوودا سەرۆکاری لەگەڵ ئەدەبیاتی کوردی و شیعری کوردی بوو بێ، بۆی دەردەکەوێت کە ئەو ئینسانە لە هەر شوێنێکی کە هەستی نیشتیمانی شارێک کە بزوێنەر بوو بێ دەنگی مامۆستا هێمنی لێ بوو. ئەم بۆ خۆم یەکێک لەو شاگردانم لە یەک دوو جێگاشدا نووسیومەوەی شارم پێکردووە کە چاوی نیشتیمان پەروەریم بەڕاستی بە شیعری مامۆستا هێمن و کاکەجار و بەشێک لەو شاعیرانە کراوەتەوە. مامۆستا هێمن شارەکانی کە لێ وردەبیەوە مەسەلەن ئارەقوتین کە ئیشارەت پێکرد، نەک ئەوەی کە ئەتۆ فەلاح و زەحمەت کێش و جوتێرێکی کوردستانت دێتە بەرچاو، ئەتۆ هەر ئینسانێکی چەوساوە و زەحمەت کێش کە لە هەر شوێنێکی دنیای کێشابێتی کە شارەکەی بۆردی دەخوێنیەوە دروست لە پێش چاوت مجەسەم دەبێ و دێتە بەرچاوت. لەباری شۆڕجێڕیەوە ئەگەر شەنگەبێری دەخوێنیەوە شۆڕشێکت دێتە بەرچاوی. لەباری جوان و جوانپەرستیەوە باوەشی گەرمی ژن و ئەو شارانەی کە ئەو لەباری ژندا کوتوێتی کەم شاعیرمان هەیە کە ئاوە بە دڵەوە بە ئیحساسێکی پاکەوە باسی ئەو مەسەلانی کردێ. لەباری وڵات پارێزیەوە هێمن لەبەر ئەوەی کە بۆ خۆی لەگەڵ ئەوەی کوڕەشێخ و خاوەن مڵکیش بووە بەشی زۆریشی عمری لە دێهات ژیاوە، دەرد و ڕەنجی کۆمەڵایەتی پێم وایە لە ئەکسەری شاعیرەکانی کوردستان زیاتر و هەستی پێکردووە. لە هەر بوارێکدا کە مامۆستا هێمن چۆتە ناوەوە حەقی کامیلی خۆی بە هەموو مەسەلەکان داوە. ئەو جار بۆ باری نیشتیمان پەروەری مامۆستا هێمن ئەوە بۆ خۆی زامنی وەیە کە بەو عمرەی بەو وەزعیەتی جسمی مامۆستا هێمن نزیک 15-16 ساڵی دووری تاخە کوڕەکەی و خێزانی چێشت بێزگە لە نیشتیمان و خزم و خەومەکەی هەر لە سەر عەقیدە و بیر و باوەڕەکەی خۆی کە ئەو ماوەش هەموو ئەمە بەیەکەوە بووین. هەر ئەو کەسانی کە زۆر دەگەڵی بووین دەمازانی مامۆستا هێمن سڕەنجێک دەچێژێ. ئەوەی کە باسمان کرد کاگەمیری شاڕی پێکرد مەسەلەی حەق ئەو ماوە دوورێژەش کە لە بەغدا بووین، مامۆستا هێمن شەوانە درەم خەوی لێ دەکەوە خۆی بە ڕێک بە مەشروب خواردنەوە دەخافڵان. یەک دوو جار برادران گازەندەیان دەکرد کە ئەتۆ نابێت مەشروب زیادەڕەوی پێ بخۆیەوە. ئەنە مامۆستا هێمن ئیشارەیەکە بکا کە ئێوە هەموو منداڵ و خۆشەویست خۆتان لە دەورەیە، بەڵام دەبێ وەندەتان ئیسافە بێ کە
من سەلاح و دایکی سەلاحم بەجێهێشتەوە. یەکێکی لەو شتانەیە کە لە خاترەمدا هەیە مانای تەزەول کە لە کلمە حکوومەتی نظامی پێ دەڵێن ئەومان لەسەر بوو وەڵەکە خراپ بوو ئەو کوڕی کە دەبوو شتی بۆ بکڕێ کە لەو ماوەشدا بەڕاستیەوەش حوسنێکە بەسەر مامۆستای من باسی بکەم ئەمە لەو ماوە دوورێژەی کە لە بەغدا بوو مامۆستای من 15 دیناری کردیان حیزبەوە وەردەگرت یەک جاریش یەکێکمان نەماندی وەری بگرێەوە پێم وایە ئەسڵ نشی دەزانی پوڵ ببژێرێ حساباتی بکە ئەو کوڕە خالید بۆی وەردەگرت وەشتیشی بۆ دەکڕی ئەو شەوەی نەیتوانی بچێ بۆی بکڕێ هەمومان ناڕەحەت بووین کە مامۆستای من دەبێت چۆن بنوێ دوایە برادێک نێوی نایانم کوتی کاکە وەڵی مامۆستای من هەر خۆی دەخافڵێنێ خۆی فری دەدا چێوانە با ئێمە ئەو کوونە شوشانە بێنین بزانین شتێکیان لێ هەڵناوەرێ دە 15 لەو نوی چارەجانە بوون کابرا هەڵی ڕژ بوو پێمە تەقریبا نیوە ئیسیکانێکی حاصل کردبوو باقیکەی کە کاوی تێدەکەی وەک ماساوی لێرێ برادرانی کە بەخەبەر بوون دوای ئێمە سوێندیان دەخوا دایک و مامۆستای من لە هەموو شێوەیەک چاکتر نووست ئەو جار مەسەلەی پێهەڵاکوتن و ئەوەی کە زۆر خۆوە دەستەڵاتداران هەڵباوەسێ مامۆستای من بەڕاستی بە ئیخلاسیەتەوە دەگەڵ خەڵکی زەحمەت چێش دەڵێ هەژار دەڵێ هاووەڵاتی دەڵێ دەگەڵ میلەتی خۆی بوو تەنیا ئەوەی کە ئەمە لێمان دەبی زۆرتر هەمیشە مەسەلەی قازی محەممەد و کۆماری لەسەرزار بوو ئەو نووسرا و مەقالانەی کە کۆماری پێزیندوو بۆ لە ساڵی 1970 کە ئێمە ڕۆژنامەکەمان ئازاد بووە ئەکسەریەت یانی مامۆستای منن هەموو بیرەوەری و خاترەکانی کە چ لە پێشەوا و چ لە بەحس و خواسیەوە دەمیدا هەمووی ئیوین ئەو لە باری پێشەوادا کە دەڵێ هەر کورد نەبوو بەشەر بوو خەمی خەڵکی لەبەر بوو مەبەستەوەی کە بەڕاستی قازی محەممەد ئێستا و هەتا تاریخ دەچێت پێشێ باشتر دەردەکەوێت کە قازی محەممەد چ ئینسانێکی ئینسان دۆست و ڕەهبەرێکی واقعی میلەتی خۆی بووە کە پێویست ناکەم لێرە باسی بکەم ئەو لەو بوارەیەوە باسی دەکرد لەو بارەیەوە دەچۆناوە ئەو جار بۆ مەسلەی نەتەوەکانی دیکانە مامۆستا هێمە قەت جارێک ئێمە لێمان نەبیست کە مەسەلەن حکوومەتی عێراقی بەڕاستی ناخۆش دەویست بەڕاستی ناڕەحەت بوو لەوەی کە لە بەغدایە ناڕەحەت بوو لە هەر باسی و کەسێکی کە هاتووی گەڵ ئێمەی کردایە بەڵام کەمت دەدی هجوم بکە لە شعرێکدا نەبێت کە وەخت خۆی دایناوە دەڵێ بڕۆ ئەی باسەی خوێن ڕێژی خوێڕی حەریفی کوردی ئازادە و دلێری ئەتۆ هەر قاتڵی پیر و مناڵی بە خەڵکی بێدیفاع و چەک دەوێری دەنا بێشک لە مەیدانی شیمالە دەبێ وەک بارەکە و هەر خۆت وەشێری هێمە نەگە بمانەوە لەسەر هەموو مەسەلەکانی قسامکەن دیارم دوای دێمە سەر جوزئیاتی ئەو کاتانەی کە زۆرتر بەیەکەوە دەژیان وەک باسم کرد زۆر هەڵدەگرێ لەباری ئینسان دۆستیەوە لەباری ئەو کەسانێک کە دەگەڵی دەو ماڵیدا دەژیان قەت نەبووە ئینسانێک ببیسێ بڵێ مامۆستایە من جارێک بە شتێکی جوزئیش دڵی ژنە کوڕە منداڵە هیچ کەسی کێشان بێ ئینسانێکی بمعنای کلمە نیشتیمان پەروەر ئینسان دۆست شاعیرێکی میلی و شعری ناسک لەسەر زاری خەڵک ئێمە هەمومان ینی گوێمان بەڕاستی بە شعرەکانی ئەوانەوە کرای بە تایبەتی ئیمام مۆستا هێمن کاک ناسر تۆ دەینێکی زۆری هێمن کە لە گردنی ئێمەدایە جەنابەت کێشاوتە بە وتنەوەی زۆر باشی مەقام و دانانی ملۆدی لەسەر شعرەکانی و خستنە سەر زمان و زاری خەڵکی کورد بەگشتی و تۆ ئەو هەرکەت کێشاوە بۆ ئێمە من حەز دەکەم پێشەوەی کە بچینە سەر ئەو بوارە کە شعری هێمن چەندە هارمۆنیە بەڕووی هونەریەوە و چەندە کۆکە لەگەڵ ملودی و لەگەڵ موسیقی و چەندە دەروونەن خۆی موسیقی تێدایە شعری هێمن من حەز دەکەم سەبارەت بە هێمن و ژن و ژن لە شعری هێمندا حرمەتی ژن لە شعری هێمندا ڕێزی هێمن بۆ ژن و هیچ کەس پێمانێ لە شاعرانی دەورەی هێمندا بەقەت هێمن بە کچ و شعر و شعری بۆ کجوت بێ بە ژنی هەڵوت بێ ڕاشکاوانە شعری بۆ دانابێ و ڕاشکاوانە باسی حەزات دەرونیەکانی مرۆڤی نێری کرد بێ وەک خۆی سەبارەت بە ژن بەڵام لە عینی حاڵدا هیچ بێ حرمەتێک نابینی تێدا حەز دەکەم جەناب لەسەر ئەو باسە بەڵێ ئەگەر ئیجازە بدەی چونکو من هاوتەمەنی یادی بەخێر مامۆستای من نەبووم باسی ئەوە بکەم کە من کەی مامۆستای منم ناسی دیارە کاتی خۆی لەبەر ئەوەی کە ئێمە لە کوردستانی بندەستی ئێران ئازادی ئەومان نەبوو کە خۆمان بناسین زمانی کوردی هیچ ڕسمیەتێکی نەبوو دیوانی هیچ کام لە شاعرەکانی کورد بە تایبەتەوەی کە لە
کوردستانی باشوور چاپ دەبوو نەدەگەیشتە دەستمان ئەوەی کە هەبوو لە لای ئێمە ئەویش بە تاک و تەرا و نهێنی وفایی و بڕێک مامۆستا قانع و هەندێک شاعرەکانی دیکە بوو. من ساڵی پێش ساڵی 1970 کە شۆڕشی گەلانی ئێران بەسەردا بێ لە ڕێگای گۆرانی مامۆستا تایەر تۆفیقی نەمر مامۆستا هێمن ناسی. دوایی ساڵی 1970 کە مامۆستا هێمن هات بۆ سنە لە سەمعی و بەسەری ئەو کاتەی سنە کۆڕێکی گێڕا یەکەم جار لەوێ بە خزمەتی گەیشتم بە کورتی باس یەکەم شەو هاتەوە بۆ ماڵی ئێمە. من کاستێکم هی ئەو سەردەمە ماوە بەداخەوە چونکو کاستەکە لێرە نییە نەمتوانی بهێنم هیوادارم کاتێکی تر بتوانی کەڵکی لێ وەربگری کە زۆر شتی خۆشی تێدا و بە تایبەت هۆنراوەی سازی ناسازی بۆ خۆی لەو شەوەدا خوێندوێتەوە. لە دانیشتنەکەشدا یادیان بەخێر کاک ئەمیری پاشاخانی و کۆمەڵێکی تر دۆست لەوێ بوون. دوایی لە پێشمەرگایەتی من چەند جارێک مامۆستا هێمنم دیوە بە خزمەتی گەیشتوم لە شیلاناوێ و چەند جارێکی دیکەش. بەڵام ئەتوانم بڵێم مامۆستا لە ناو شاعرانی کوردە ئێمە شاعری کوردمان زۆرە کە شعری باشیان هەیە شعری کێشداریان زۆرە بۆ گۆرانی. بەڵام ئەتوانم بڵێم لە ناو شاعرانی کووردا من مامۆستا هێمن و مامۆستا گۆران زیاتر هەڵەبژێرم کە شعریان زۆر کراون بە گۆرانی. بەڵێ هەر ئەمەویست لەو ڕێگەیەوە داخڵ بم. من پێم وا بێ حەز ناکەم لێرەدا باسی شاعری دیکە بکەم ئەو شاعرانەی کە هاوسەردەمی مامۆستا هێمن بوون. بەڵام ئەوەندە دەڵێم سەر تا سەری دیوانەکەی مامۆستا هێمن خوێنیتەوە تەوهینێکی بەژن تێدا نابینی. مامۆستا هێمن وەکو بوونەوەر چاوی لە ژن کردووە. سەرڕای ئەوەی کە مامۆستا هێمن لە شێعرەکانیدا ژن ئەتوانم بڵێم هەوێنی جوانی و شۆخ و شەنگی و بەدەوی و شەپاڵی و ئەوانە بووە. بەڵام مامۆستا هێمن لە هەر هۆنراوەیەکیدا کە باسی ژنی کردوێت زۆر بە حورمەت و بەڕێزەوە باسی دەکات. و پێشم وایە مامۆستا هێمن ئەتوانم بڵێم یەکەمین شاعرە کە بانگ لە کیژ و ژنی کورد دەکات بۆ خەبات و تێکۆشان. من لێرەدا حەزەکەم ئاماژە بە دووسێ شتی شێری مامۆستا هێمن بکەم. لە هۆنراوەیەکیدا دەڵێت من تشی ڕێسێکی وەک شیرنی وەفایم بۆ چییە؟ کیژی وریای چاوکراوەی فێرزانینم دەوێت. تو بزانە لەم بەیتەدا چی خەوتو. من حەز ناکەم دیارە من قودرەتی ئەوەم نییە کە دانیشتم شێعرەکانی مامۆستا هێمن هەڵسەنگێنم وەکو شاعرێک چونکو من زیاتر لە بواری گۆرانیدا ئەتوانم نەزەر بدەم. یان ئەڵێ لادە چارشێوی ڕەشت با دەرکەوێ کۆمی گەشت چون لە قەرنەی بیستەما زۆر عەیبە ئەو ڕووگرتنە. یان دیسان لە شێعرێکی دیکەدا دەڵێ بەڵێ سەختە یەکجار سەختە دووری لە ژن نامرادی بەڵام لە ژن خۆشەویستتر لە لای من تۆی ئازادی لە لای من ئەتۆی ئازادی. بەڵێ بەڵێ هەتا چارشێوە بەسەرتەوە دەبینم نازەنینی کورد سەر بیلبیلەکەی چاوی منا دەکشێت تەمێکی تر. یانێ بەڕاستی ئەگەر چاو لە دیوانی هەندێک شاعری ئەو سەردەمەی کە لەگەڵ مامۆستا هێمندا ژیاون و یان هاو سەردەمی مامۆستا هێمن بوون بەدەیان تەوهین تۆ دەبینیتەوە لە شێعرەکانیانە کە بەژن کراوە. بەڵام لە شێعری مامۆستا هێمندا ئەوە نابینرێت. تەنانەت لە شێعری مامۆستا هێمندا تۆ تۆڵە و ڕق و قینیش نابینیت تەوس و توانجیش نابینیت. ئەگەر تەوس و توانج و ڕق و قینەشی بەکار بردوێت مامۆستا هێمن بەرامبەر بە دوژمنەکانی بەکاری بردووە بەرامبەر بە دوژمنی کورد بەکاری بردووە. مامۆستا هێمن من ئەو چەند جارێک کە لە خزمەتیا بووم کاسەتێکی دیکەشمان هەیە کە ساڵی 1982 لە شیلاناوێ چوینە خزمەتی ئەو کاتێک کە لەوێ بوو. کاسەتێکی تریشمان هەیە هەر دانیشتن لەوێدا مامۆستا هێمن دیارە بەرحاڵ
ئەوە واقعیەتێکە من ئیستە نەک وەکو مەدح باسی دەکەم یان خوانەخواستە گەر ڕێکخراوێکی تر بە جۆرێکی دیکەی وەربگرێت دیارە ئەو کاتە تەنیا کۆمەڵە بوو کە بەڕاستی هەنگاوی بۆ مەسەلەی ژن هەڵگرت بوو تەنیا کۆمەڵە بوو کە ئەو کاتە بەڕەسمی ژنی چەکدار کرد لە ناو هەموو حەزبەکانی کوردستاندا مامۆستا هێمن ئەوەی زۆر زۆر پێخۆش بوو مامۆستا هێمن ئەیگوت من زۆر دڵخۆشم بەوەی کە ئیستا ئالەم سەردەمەدا کە کورد گەیشتۆتە ئەو ئاستە کە ئابۆ شێوەیە چاو لە ژن و چاو لە مەسەلەی ژن دەکەن و یەک حەقیقەتی دیکەشەیە مامۆستا هێمن لە شێعرەکانیدا بۆیە حەزەکەم جارێکی ترەوە باس بکەم مامۆستا هێمن لە شێعرەکانیدا زۆر بە حورمەت بە ڕێز بە دەتوانم بڵێم کەرامەت و حوسمەتەوە باسی ژن دەکات وەکو ئینسان چاوی لێ دەکات وەکو بوونەوەرێک ژن بە کاریگەر دەزانێت بۆ کۆمەلگای کوردەواری و حەزەکە هەنگاوی بۆ هەڵبگری حەزەکە بانگهێشتی بکات بۆ خەبات و بۆ ئازادی و ڕزگاری کاگەمیر هێمن لە دێڕێک شێعردا دەڵێ هەتاکو دوا پشوڕێ بوارە ڕێگەی عیشق و ئازادیم ئەگەر بێجگە لە ناکامیش نەبینم بەرهەمێکی تر من پێم وایە وەکو زۆرێک لەو بوارانە کە ئێوە بە دروست ئاماژەتان پێدا لە شێعری هێمندا چەمکی ئازادی و عیشق دوو چەمکن کە لە شێعری هێمندا بە بڕوای من ناوەندن و لە دەوری ئەوە شێعری هێمن دەخولێتەوە هەروەک چۆن لە دەوری ئینسانیەت دەخولێتەوە هەروەک چۆن لە دەوری عیشق بە نیشتمان و کوردایەتی و خەبات و هەموو شتانێک ئێوە ئاماژەتان پێکرد دەسوڕێتەوە تۆ چۆن ئەو دوو شتە لە شێعری هێمندا هەڵدەسەنجێنی بە باوەڕی من ئەو دوو شەیە لە شێعر و نووسراوی مامۆستا هێمندا لە هەموو جێیەک بەدی دەکرێت لە هەر شوێنێکی تۆ تووشی نەسرێکی مامۆستا هێمن بێ یا تووشی پارچە شێعرێکی مامۆستا هێمن بێ حتمەن ئەو دوو دیاردەیەی بە ئاشکرا تێدایە ئەوەش بە باوەڕی من لە بیر و باوەڕی قوڵی مامۆستا هێمن ڕادێ بە ئازادی ئینسانێکی ئازادی خواز بوو ئینسانێکی لە عەمەلدا پێی وابوو کە دەبێ هەموو ئینسانێک لەسەر چارەنووسی خۆی دەسەڵاتی خۆی بەکاربێنێ لەسەر ژیانی خۆی لەسەر ژیانی کۆمەلگای خۆی ئەوەندەی حەق هەبێ ئەوەندە ئازاد بێ کە بتوانێت بۆ خۆی بڕیار لەسەر خۆی بدا لە هەموو جەیەک مامۆستا هێمن ئەو بیر و باوەڕەی پەرە پێداوە کتوویەتی چه وەختی بوو بێت چه وەختی نەبوو بێت هەر بەو چەشنەشە لە سەر عیشق و عەلاقە کە زۆر جار ئەو عیشق و عەلاقەیە بە وڵاتە بە وەتەنە بە تەبیعەتە بە چوزانم بە کۆمەلگای کوردەواری خۆیەتی تەنانەت زۆر جار ئەو عیشق و عەلاقەیەی لە ڕێگای خۆشەویستی ژن و جنسی بەرابەر بە خۆی هاوجنسی غەیری خۆی دەربڕیوە کە پێم وایە دەوێژدا مەبەستی هەر وڵاتی خۆی بووە هەر خۆشەویستیەک بووە کە لە دڵ و لە دەرونی ئەو ئینسانەدا هەبووە بە نیسبەتی کۆمەڵ و بە نیسبەتی تەبیعەت و بە نیسبەتی وڵات و گەلی خۆی و خۆشەویستی خۆی لەو نووسراوی خۆیدا مامۆستا دیارە جاری وا هەبوو چەند جار لەبەر کاری سیاسی لەبەر وڵات خۆشەویستی لەبەر کوردایەتی لە منتەقەی خۆی و ناوچەی خۆی دوور کەوتوتەوە ڕووی کردوتە باشووری کوردستان جاری وا هەیە ئینسان دەبینێ کە ئەوەی بە ئاوارەجی داناوە ئەو ئاوارەجەی کە ئەو ئیشارەی پێدەکە بۆ مانایە نییە کە لە وڵاتێک یا لە بەشێکی دیکەی غەیری وڵاتی خۆیەتی لە ڕاستیدا ئەو ئاوارەجێی ئەو بەو زوڵم و زۆرە زانیوە کە لەسەر میلەت و نەتەوەکەی هەبووە کە نەیان هێشتووە لە منتەقەی خۆی لە ناوچەی خۆیدا بمێنێتەوە دیارە شەرایەتی ئەو وەخت بەڕاستی سەختتر بوو کەسێک کە لە ماڵ و منداڵی خۆی لە بە ڕۆژهەڵاتی کوردستان برابا و گەیشت بە باشووری کوردستان بە حەدێک سنوور تەندراو بوو هیچ ئیمکانی پەیوەندێک نەدەما بەیەکەوە بۆیە مامۆستا گلەیی کردو هەموو جارێ پێی وا بوو ئاوارە وەگەر ئێستا بە ڕەنگە هیچ ئەو ئێحساسی ئاوارەجیە لە شێعر و بۆچوونی ویدا نەبێ بە نیسبەت وڵاتی خۆی و خەڵکی خۆیەوە بە باوەڕی من ئازادی بە باوەڕی من خۆشەویستی وڵات خۆشەویستی و ئینسان دۆستی
لەو دیاردانن کە لە هەموو وجود و هەستی مامۆستادا بە واقعیت هەبووە وەکو ئینسان ئەوانەی دەرکردو وەکو ئینسان باوەڕی پێ هەبوو وەکو ئینسان حەولی داوە کە بیان کاتە فاکت و بیان کاتە واقعیت لە کۆمەلگای خۆیدا. دەستەکانت خۆش بێ کاگەمیر. مامۆستا یەکێک لە بیرمەندان دەڵێ ئەگەر شاری دوبلین یەک سەرەوێران کەن لە ڕووی ڕۆمانی ئۆلیسیسی جیمس جۆیسەوە دەتوانی ئەو شارە دروست بکەیەوە. من پێشەوەی کە ئەو کۆڕە بگرین پێشەچی ڕاوەتاژی مامۆستا هێمنم دەخوێندەوە لە سەمیمی نووسینی و لە ورد نووسین و لە تێگەیشتن لە هەموو فەرهەنگ و کەلتور و هەموو بەرزی و نزمی و وردی و درشتیەکانی کۆمەلگا و من پێم وایە ئەگەر ڕۆژێک کورد جینۆساید بکرێ ئەنفال بکرێ بە هەموو کلتور و تۆرە و فۆلکلۆریەوە لە ڕووی هێمنەوە دەتوانی دروستی بکەیەوە. جەنابەت سەبارەت بەو بوارە دەڵێ چی لە هێمن؟ وەڵای منشکم لەوەدا نییە کە مامۆستا هێمن ئینسانێکی نەتەوە پەرست نیشتمان خۆشەویست هەز ناسک ئینسان دۆست بوو و پێم وایە کەم کەس بەقەد ئەو توانیوێتی نەتەوەکەی خۆی بناسێ و کەم کەس بەقەد ئەو توانیوێتی نەتەوەکەی خۆی خۆش بوێ و کەم کەس بەقەد ئەو توانیوێتی هەوڵ بدا بۆ ڕزگاری نەتەوەکەی لە هەموو شعرێکیدا لە هەموو سرودێکیدا لە هەموو نووسراوێکیدا ئەو هەست و سۆزەی تێدایە. پێم وایە مامۆستا هێمن لەو بارەوە هیچی لەسەر نیە و بە قەولی جەناب دەگەسبێنێ هیچ بەڵگە و سەنەدێ نەمێنێ دەتوانی ئەسەن تەواوی ئەو ڕووداوانە بێنی و هەر بە نووسراوەکانی مامۆستا هێمن گومان لەوەدا نییە. زۆر جار لەم لاولەولا باز دەکەن کە ئەو کەسانەی لەسەر مامۆستا هێمن دەدوێن یا قسە دەکەن هەر پێیدا هەڵدەڵێن و لایەنە نەرینیەکانی ناڵێن. هەوڵم عادەت نییە پێ بچێ لەسەر تەلەڤیزیۆن و ڕادیۆ جێ قسە بکات و باسی ئینسانێک بکە وای نەخواستە زەمی بکە، بەڵام ئێمە بەر لە هەموو شتێ باسی ئینسانەکەین. مامۆستا هێمن ئینسان بووە، ئینسانیش ئەحساسی هەیە، زەوقی هەیە، سەلیقەی هەیە، خۆشەویستی هەیە، عیشقی هەیە، عەلاقەی هەیە بە ژن، بە خواردن، بە تەبیعەت، بە جوانی. بەمە باسی مەلایکە ناکەین. ئەمە مامۆستا هێمن ژنی خۆشویستیە، کچی جوانی پێ جوان بوو بێ، شرابی پێخۆش بوو بێ، گاڵتە و گەپی پێخۆش بوو بێ، بە قەولی خۆی دەستبازی لەگەڵ کچان پێخۆش بوو بێ. حەقی خۆیەتی حەقی هەر ئینسانێکە. وەم باسی مەلایکە ناکەم. ئەمە لایەکی زۆر جار من پێیان کوتبوو توانە تۆ مامۆستا هێمن ڕەنگ بێ لە دنیای سیاسەتدا هەڵەشی بوو بێ. من بە سەراحەت دەڵم ڕەنگ بێ ئینسانێکە سیاسەتی کرد هەڵەشی ببێ، بەڵام من پێم وایە مامۆستا هێمن قەتی خەیانەت نەکردووە، نیەتی خەیانەتیشی نەبووە، هەتا ئیشتیباهی گەورەشی لە مەوردی میلەتەکەیدا نەکردووە. هیچی مامۆستا هێمن بەڕاستی هەموو ژیانی، هەموو وتەکانی، هەموو حرەکەتانی بۆ خزمەت بە نەتەوەکەیەتی، بەڵام هەڵەو ئیشتیباس هەموو کەس کردوێتی. خاڵەکی کە من بەلامەوە گرنگ و مهمە بریا هونەرمەندەکانی ئێمە بەگشتی هونەرەکەیان قەتیز نەکردبایە لە چوارچێوەیەکی تەشکیلاتی سیاسیدا. من ڕێز و حرمەت بێ بۆ ئەحزابی سیاسی و بێگومان بێ ئەحزابی سیاسی دنیا بەرەوە ناچێت، بەڵام هونەرم پێ بانتر لەوەیە. هونەری خەڵکە، هونەری نەتەوەیە، هونەری گەلە، هونەری حیزب نییە، هونەری ئیدۆلۆژیکیش نییە. هەر شاعیر و نووسەرێکمان کە لە ژیانی خۆیدا لێرە ڕەنگ بە زۆری بەڕبوو نەوێ مۆزوعەکە ئەگەر کەوت بێتە قالبوو قەوارە و چوارچێوەی تەشکیلاتی و ئیدۆلۆژی و فکرێکەوە تووشی هێندە هەڵە بوو بێ. بەڵام من هونەرمەندی نەتەوە پەرستم لەوە زۆر پێ گەورەترە کە ئەم هەڵە چکۆلە سیاسیە مەوزعیانیان لێ بکەمە شتێکی گەورە. من پێم وایە مامۆستا هێمن یەکێ لە ئینسانە گەورەکانی مێژووی گەلی کوردە و پێم وایە خزمەتی نەهێر بە کوردستانەوە ڕۆژهەڵات کرد، بە هەر چوار پارچەی کوردستانی کردووە و پێم وایە سەردەمانێک نووسراوەکانی مامۆستا هێمن شەوچەلەی هەموو کۆڕ و کۆمەڵێکی سیاسی مەحفیلی بوو و پێم وایە وەک کاک مەلا ڕەسوول فەرمووی زۆر لە ئێمە ڕەنگ بێ لە شعرەکانی مامۆستا هێمنەوە لە نووسراوەکانی مامۆستا هێمنەوە فێری کوردایەتی بوو بین. ئەو عشق و عەلاقەی مامۆستا هێمن بە وڵاتەکەی خۆی، بە نەتەوەکەی خۆی، بە کۆماری کوردستانە گە بچینەوە سەری و بە شەخصی پێشەوە قازم محەممەد بوێتی پێم وایە هەمووی سەداقەتە، هەمووی ڕاستیە، هەمووی خۆشەویستیە و بە بڕوای من قسووری نەکردووە، هەچی لە توانایدا بۆ کردوێتی و
ڕۆحی شاد بێش خۆش بۆ منی شتێک بڵێم لەو بارەیەدا ئشارەت کرد بە ئەو دابوو نەریتە زیندوانەی کە مامۆستا من لە شێعر و لە ئەدەبیاتی خۆیدا وەکو ڕاوە تاژی و ئەوە زیندوی کردوونەوە یەکێک لەوانە بۆ تەئیدی ئەو نەزەر و ڕەیە شێعری ڕاوکەرانی مامۆستا هێمنە کە لە شەرایطێکی زۆر تایبەتیدا کتوویەتی و بڵاو ببووەوە و ئەوە نوقلی مەجلیسی کوردەواری بوو ئێمە زەمانی سیاسەتکردنمان بوو لانی کەم لە باری زمانەوە خۆمان بەو شێعرانەوە بەو ئەدەبیاتەوە ڕادێنا لەو نەوە مامۆستا هێمن سەردەقێکی زۆر باشی شکاندووە. مامۆستا عومەر باسی شتێکی کرد باسی سیاسەت و هونەری کرد سیاست چەندە غەدری لە مامۆستا هێمن کرد باشکەوانم دەبێ باسی بە بۆچوونی من مامۆستا هێمن کە هەر لە دوای کۆمارەوە هەر لە کۆمەڵی ژێکافەوە کە بە ئیمان و سەداقەتێکی زۆر واقعبینانەوە سیاسەتی کرد پاشانیش لە هەموو دەورانەکاندا ئەوەندەی کە بۆی لوا بێ بۆی کرابێ چ لە دەورانی نەهێنیدا چ لە دەورانی ئاوارە بووندا کە دوو جار ئاوارە بۆ مامۆستا هێمن جارێکیان کەم و جارێکیان زۆر هەمیشە تاقیبی کردووە و هەموو برادەرەکانیش کە ئێستا بەشی زۆریان ماون خصوصیات و ئەخلاق و ڕەفتاری مامۆستا هێمن وەک ئێمە ئێستا باسی دەکەین زۆر شیری کەشەیە دەبێ باسی بکەن دەزانن کە مامۆستا هێمن ئەهلی هیچ نەوە زەد و بەند و فرت و فێڵ و سازیش دەگەڵ هیچ دوژمنان و داگیرکەرانی کوردستان و هەتا چەوسێنەرانی کوردستان جا هەرکەس بووبن نەبووە بەڵام بەداخەوە لە گەڕانەوەماندا بۆ وڵات لەلایەن ڕەفیقەکانی خۆیەوە لەلایەن ئەو حیزبەیەوە کە هەموو ژیانی خۆی تێدا سەرف کرد و بردەسەرەیە غەدری لێکرا بۆ نمونە کاک مەسعود محەممەد لە نووسراوێکدا کە من هەمە کە باز لەو ڕۆژەی دەکا کە کۆتەڵی حاجی قادر لە کۆیەدانرا باز لە ئێمە دەکا تەنیا لەو جەمعی کە لەوێ بووین کاگە میرە دەم لە دەرەوە بوو باسی من و مامۆستا هێمن دەکا تا پاشان دێت سەر مامۆستا هێمن کە لە کۆڕی زانیاری ئەو چەند ساڵی چۆن بەیەکەوە بن و مامۆستا هێمنی چۆن ناسیوە وەک ئینسانێکی پەپوولە ئاسا باسی دەکا ئەو کاتەیە کە ئەو باسی کردو مامۆستا هێمن لە وڵاتە و لە ڕزایە و ئەو وەزعی سیاسی بەسەرهاتووە زۆر جوان وەسفی دەکات وەسفی شعرەکانی دەکات وەسفی شەخسیەتی خۆی دەکات وەسفی نەجابەت و قسەخۆشی دەکات بەڵام کە نەتیجەگیری دەکات دەڵێم تەنیا ئەوەندەی دەڵێم ئەو ئینسانە سەد خۆزگە ڕوویدا کوردستانی ڕۆژهەڵات نەکردبایەوە هەر ئەو ڕێز و ئیحترامی کە لێرە لەنێو هەموو کۆڕ و کۆمەڵانی خەڵکدا هەیبوو هەر ئاوا مابایەوە ئەوە واقعیەتێکە کە کاک مەسعود محەممەد ئەو دەم لەسەری نووسیوە و ئێمە مانای شممان دەزانین مامۆستا هێمن پێویستە لێرە بەڕاستی باسی بکرێ و چونکە بۆ خۆم لە جەریاندا باکیشم نییە و مامۆستا هێمن مردووە و زۆر کەسی دیکە بە قەولی دەڵێن نان و پیواز بۆ مەسەلەی دەخۆن مامۆستا هێمن لە گڕووی حەوت نەفەری کە باسی لەسەر دەکەن و زۆر کەسی کە ئێستا لە مەسئولیت داماون ویستیان زۆرش لەسەر مامۆستا هێمن بڵێن هیچی وانە بوو چونکە دەیانزانی مامۆستا هێمن ئەهلیوە نییە مامۆستا هێمن ئەو ڕۆژەی کە ئەو شتەی ئیمزا کرد مەلا حوسێن ڕستگار ماوە من ماوم کەریم حەداد کە ئێستا لە سوێدە ماوە لەگەڵ مامۆستا هێمن ئێمە چوارەمان داوەت بووین لە ماڵی مامەغەنی باقی دیش لە حەمەدەمین سەراجی و ئەو کەسانەی کە فاروقی کەیخوسرەوی و ئەو وەزعیان بەسەر مامەغەنیەنا هەموویان لەوێ بوون بەڵام غەیری مامۆستا هێمن هیچیان لە مەجلیسەکەی مەدا نانیشت بوون وەختێک مامەغەنی ئەو شتێک کە بڵاوی کردەوە خوێندیەوە کە تەواو بوو کاک مەلا حوسێن لێی پرسی کوتی مامەغەنی ئەتۆ کە ئەوەی بڵاو دەکەیەوە دەتوێت لەکوێ دانیشی کوتی لێرەدا دانیشی ئەمە نابینە پیاوی باس و نابینە چی و چی فلان وانە مەلا حوسێن زۆر بە شێوەیەکی ئارام و هێمنانە پێکوتی مامەغەنی ئەتۆ حیزبێکی کە هەموو ژیان و 25 ساڵ زیندانیشی کێشاوە لە سەرێوانە ڕەگ و ڕیشەت دەرێناوە لێرەش لە نێو حکوومەتی جەمهوری ئیسلامی دادەنیشی دەتەوێت یەک تەرەفداریش دەبێ سەریشکەوی کوتی بەڵە بەڵێ ئەمە دەگەڵەوانە ناچینە شاخ فلانوانە بارحاڵ دوای ڕووی من کردە مش زۆر بەتونتر لە مەلا حوسێن جواب ناوە چونکە قەرار وانە بوو یەکی دیکە ئەو ڕۆژەی بۆم دەرکەوت کە مامەغەنی
تەسلیم تەڵەبە و مامەغەنی دەیەوێت لەگەڵ حکوومەت بێ بەڵام وەختێک کە من و ئەو برادری دیکەش کەریم حەدادی جوابمان نەداوە مامۆستایەمیش زۆر پشت و سوار بوو ناڕەحەت بوو هەموو گیانی ئارەقە بوو کە برادران دەزانێت سەر بەرچاومە کوتی مامەغەنی تۆ مامۆستایەمە تۆ دەڵێتی کوتی بیانە غەنی من دوو نەفەری نێوهێنا باسییان ناکەم کوتی لە داخی ئەو دوو نەفەرانە هەموو شتێکی امزا دەکەم بەڵام بۆ حیزبی تودە تێدانی بۆ حکوومەت و حیزبی تودە مامۆستای من ئەو وەزعەتەکەیەتی و ئەو برادرانش چەند جار ئەمن شەخسەن باسم کردووە هەمووشیان دەزان کە مامۆستای من نە ئینسانێکی تەسلیم تەڵەب بووە نە ئینسانێک بۆ خۆی وە حکوومەت هەڵباوە سێدە ئینسانێک بۆ بە هیچ شێوەیەک دەفکریدا بووە کە هیچ ئەمەلێک و کردەوەیەکی وا بکە کە دژی ڕێبازی میلەتەکەی خۆی بێ مامۆستای من ئەوە ڕێگەڵ کرد بەڵام دەدوایدا بەداخەوە ئەوان زۆر بە شێوەیەکی نائینسانانە ناسیاسیانە کەلیمەی جاشیان ویستاوە دوو مامۆستای هەمنی بخەن کە هەمویان پەشیمان بوونەوە هەمووشیان سەریان لەبەر بیدا هەر ئەو دەمیش دەیانزانی کە ئەو مەسەلە نابێ بەو شێوەیە بە توندوتیژی لەگەڵ شخصی مامۆستا هێمن بکرێت بەڕاستی مامۆستا هێمن غەدریان لێکرد بۆی ئەو قسانە ببنە سەنەدێک ئەو کەسانەی کە دەزەریان دابوون بەیەکەوە بوون شتێکیان پێەیە بۆ ئەو بابەتەی بابێن بنووسین قسە بکەین دانیشتن بکەین داخۆ مامۆستای من ئەوە بوو کە ئەوان لەسەریان دەکوت یا ئەوە بوو کە بۆ تەرمەکەی مامۆستای منی کە ئەو هەموو خەڵکا بەدوایەوە بووە ئەوان بچن لە دیوانان شت بنووسن مامۆستای من بە جاش لە خەڵم دەن وجا مامۆستای من بۆەوەی کە بەڕاستی خزمەت گوزاری خەڵکی خۆی بوو مامۆستای من بە سروە ئیسپاتی کرد کە ناوەم بەخەتە و حیزبەکانی دەرەوە بەڵام بەقەت بەشێکی زۆر لە ئەدەبیاتی حیزبەکان ئەو خزمەتی بەزبانی ئەدەب و فەرهەنگی کوردی چەند پێم وایە سروە جۆرێک نیەتی دەوڵەت بوو بەڵام پتانسێل و خودی شخصی پتانسێلش کە نێو خەڵک گۆڕی زۆر کەسان کە لە ڕووی سرەوە فێری کوردی دەستەکان ئەبەتە ببوورە منیش ئەگەر بۆ تەئیدی قسەکانی مامۆستا مەلا عومەر ئەگەر ئیجازە بدەیت بەرحاڵ منیش بۆ خۆم وەکو گۆرانی بێژێک سەردەمێک لەگەڵ لایەنێکی سیاسی بووم بەڵام حەزەکەمەوە تۆزێک ڕۆشن بکەمەوە 100% لەگەڵ قسەکانم هونەرمەند و نووسەر بەگشتی چونکە من یەکەمە دوو بەش نووسەر و هونەرمەند نووسەر شاعیر و نازام هەمووی دەگرێتەوە یان هونەر بەگشتی باش نییە کە لە چوارچێوەی سازمانیان ڕێکخراوێک کاتبێنێتەوە بەڵام ئاخر کوردستان لە چ بار و دۆخێکدا بوو کە ئەو بەڵایە بەسەر هێمن و ئێمەمانان و ئەوی تیشتا هات کەی گۆرانی بێژێکیان شاعرێک ئەیتوانی لە گوندێکیان شوێنێک بە تەنیا دابنیشێ کوردستان چینبەندی کرابوو بەدەیان بیر و باوەڕی تێدا بوو هەر ئینسانێکیش مافی خۆیەتی کە بە دوای بیر و باوەڕێک بکەوێ نەدەکرا کێشەی کوردایەتی کێشەی نەتەوایەتی مامۆستا هێمن و هاونمونونەکانی مامۆستا هێمنی تووشی ئەو کێشەیە کرد چونکو ئەگەر وا نەبوایە چیان کردبە بەڵام ئەوەی کە گرنگەوەکو مامۆستا فەرمووی ئەگەر ئەوانش لەگەڵ لایەنێکی سیاسی بوو بێتن تووشی هەڵە بوو بێتن خەیانەتیان دەکرد ئەوە لە هەموو شتێک گرنگتر من یەک قسەم هەیە لەسەرەوە پێم وایە هونەرمەند یا شاعیر هەڵوێستی سیاسی هەیە 100% هەڵوێستی سیاسیش ڕەنگە لە وڵاتێکی وەکو ئێمە بچێتە خانەی حیزبێکەوە بەڵام ئەوەی هونەرمەند و شاعری واقعیە کە نەچێتە ناو قالب و ئیدیۆلۆژی حیزبێکەوە کە وەک مامۆستا لەنا هەموو هونەرمەند و شاعرێک هەڵوێستی سیاسی هەیە پێم وایە حەزبایەتی نەکات دەنا گوناح نییە تۆ هەموو ساتێک هونەرمەند نییە لە کاتێکدا هونەرمەندەکە هونەرەکە پێشکەش دەکات هونەرەکە دەخۆکەنە بەڵام بۆچی دیکە خۆشی ئاساییە و سەربەم وڵاتەی و هەڵوێستی سیاسی هەیە ناچار بووی تۆ دەبوو پاڵ بەلایەنێکەوە بدێت دەنا تێدا دەچویت کاک ناسر وەکو ئاخرین پرسیار ئاماژەم پێ دەکەن کە سێ چوار دەقەماوە حەزم دەکرد هەر لەسەرەوە بوارە کە شعری هەیە من چەندە مۆسیقی تێدایە چەندە لەگەڵ مۆسیقی کۆکەوە چۆنە کە تۆ جەنابەت زۆرێک لە شعرەکانی کردوتە گۆرانی و هونەرمەندی تریش هەروە خۆی لە ڕاستیدا من پێم وایە هەر شاعرێک دەبێت لە کێش و ڕیتم بزانێت چونکو خۆی شعر خۆت جەنابەت شاعری ئەزانی شعر بەشێکی کێش و ڕیتمە مامۆستا هێمن وەکو خۆی باسی دەکات دوو مامۆستای هەبووە جیاواز لە مامۆستا فەوزی یەکێک لە مامۆستاکانی لادیەکان بوو بێسەوادیش بوو بەڵێ چونکو کاتێک کە شعرێکی داناوە نیشانی لادیەکانی داوە بۆ ئەوەی کە بزانێت هەڵەی زمانەوانی چییە من پێم وا بێ ئینسانێکی وەکو مامۆستا هێمن چاک لە کۆمەلگای کوردەواری تێگەیشتووە بەهار و هاوین و پاییز و زستانی ناسیوە کە چۆن دێ و چۆن دەڕوا
تەواوی بیت و باو و حەیران و بالۆرە و نازانم هۆرە و تەنانەتی ناوچەکانی تریشی ناسیوە چونکە من بۆ خۆم لەگەڵ مامۆستای منە دانیشتوم باسی فۆلکلۆری دەکرد دەگوتم کوریان فۆلکلۆری ماوە سلێمانی هەر نیەتی سنە کەمی ماوە کرماشان زۆری هەیە زۆر شارەزای ئەو شتانە بوو مامۆستای هێمن شێعرەکانی لەبەر ئەوەی کە بەڕاستی ئینسانێکی هەست ناسک ڕەوان بێژ نامێ بەرحاڵ ئەو مەدح و تعریفانە هەمووی بێنمەوە بەرکار لەبەر ئەو خصوصیاتانەی کە مامۆستای هێمن لە شێعردا هەی بووە و فۆلکلۆری کوردەواری باش ناسیوە خۆی مناڵی لادێ بووە لەگەڵ ئەو بارودۆخە ژیاوە دانە بە دانەی گیاکانی کوردەواری ناسیوە ئەو گیاگەدەی کە چونکو من پێم وایە نەتەنیا گۆرانیشی پێخۆش بوو مامۆستا هێمن بە باشی دەرکی کردووە ڕەنگە لە زۆر ئینسانی دیکەش چونکە بۆ خۆی شاعر بووە بۆ خۆی زمانزان بووە بۆ خۆی کۆمەلگای کوردەواری ناسیوە جا ئەو خصوصیەتانە وای کردووە کە شعری مامۆستا هێمن یەکجار لەبار بن بۆ گۆرانی و بۆیە من پێشتریش ئیشارەم پێ کردوتم یەکێک لەو شاعرانەی کە شعری زۆر کراوە بە گۆرانی مامۆستا هێمنە هەروەها مامۆستا گۆرانە دیارە بە شاعری دیکەشمان زۆرن لە مامۆستا قانعەوە بگرە بە تایبەت تێمە کلاسیکەکان باسەکەی چونکو بەداخەوە شعری نوێی بێوەزن زۆر زەحمەتە بۆ گۆرانی بۆیە گۆرانی بێژەکانی ئەمە زیاتر هەوڵەدەن کە شعری کلاسیک بێن بەڕاستی من پێما بێ شعری مامۆستا هێمن یەکجار لەبارە بۆ گۆرانی چونکو لە ڕەوانیەوە بیگرە لە وشەی جوانەوە بیگرە لە تعبیرە باش و جوانانەی کە لە شێعرەکانیدا هەیە ئەوەیە کە زۆربەی گۆرانی بێژەکانی ئێمە پەنایان بردووە بۆ شعری مامۆستا هێمن زۆر شعری کراوە بە گۆرانی و زۆر شعریشی کراوە بە مەقام و ئەتوانم بڵێم یەکێک لەو کەسانەش کە شعری مامۆستا هێمنی لە هەموو کەس زیاتر کردە بە گۆرانی مامۆستا تایەر تۆفیق بوو دەستەکانت خۆش بێ کاک ناسەر زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان و زۆر سپاس کە مەجلیسەکەتان ڕازاندەوە و گەورەتان کردین بینەرانی هێژا و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە کە پرۆگرامێک بوو بۆ ساڵیادی کۆچی دوایی شاعری مەزنی گەلی کورد مامۆستا هێمن هەر خۆش و شاد بن تا بەرنامەیەکی تر تا بۆنەیەکی تر بە شعر و بە ناسک خەیاڵی و بە جوانی ناسی هێمنتان دەسپێری